پەرلەمان ئێمە مەبەستمانە ئەمڕۆ دانیشتێکی تایبەت بەسەر لەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێت ناکرێت دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کۆمەڵێک پرسی بێ ئەهمیەت خاتە بەرنامەی کار لە کاتێکدا خەڵک بوچەی پێ نییە پارەی پێ نییە بۆ دەمانەوێت بە ئامادەبوونی حکومەتی هەرێمی کوردستان بێت ڕووکردنەوە بدەن لەسەر قاچاقچێتی لەسەر تاوانی نەوت لەسەر هەموو ئەو گەندەڵەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆی خەڵکی کورد مشمەوێتی کوردستان موچە و مافی خۆی وەربگرێت ئەم تەپەڵێ دار و هاوارەمان بۆ یەکەوە ژۆمان لێ بگرن بۆ مزایدەمان نییە بەڵکو بۆ مافی موچەخۆرانی هەرێمی کوردستانمانە ئەوە ڕاگەیان لە ژیانی خەڵک نییە مافی خۆمانەکە هەوا بکەین هەتا وەکو موچەی موچەخۆران دابین دەکەین. سپاس. کاک دکتۆر محیدین فەرموو. کاک دکتۆر شێرکۆ فەرموو. دوو دەقیقە. کاک دکتۆر شێرکۆ فەرموو. کاک دکتۆر شێرکۆ فەرموو. کاک دکتۆر شێرکۆ فەرموو. کاک دکتۆر شێرکۆ ئەگە قسە ناکێت دەرفەتە دەمە برادەرێکی ڕێکاک. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان فەرموو کاک دکتۆر. کاک ئومێد پەرلەمان ئێمە پێشتر داوای ئەوەمان کرد کە گفتوگۆ لەسەر پرسی موچە بکرێ ئێستاش تاکید لەسەرەوە دەکەینەوە کە پێویستە شاندی هەرێمی کوردستان کە دەچوونە بەغدا بێن لێرە بەرچاوڕوونی بەڕای گشتی بدەن ئەو کات گفتوگۆکانمان و قسەکانمان پرسیاری خۆمان ئاراستەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. زۆر سپاس. سەرۆکی ئێمە داواکەین بە زووترین کات داهاتی ئەم وڵاتە شەفاف بکرێ پرۆژە یاسای بودجە بهێنێتە ناوان پەرلەمانەوە لەم پەرلەمانەوە مناقەشەی بکرێ هەردوێنێ بە وەرەقەیەک و بە قەڵەمێ حسابم کردووە داهاتی نەوت لە 50 ڕۆژی ڕابردووە کە خەڵک موچەی وەرنەگرتووە 900 ملیۆن دۆلار بووە داهاتی خاڵە سنوورەکان و داهاتی ناوخۆ لەو 50 ڕۆژەیە بە قسەی خۆیان 400 ملیۆن دۆلار بووە لە هاوپەیمانانەوە پارە وەرەگرن لە 50 ڕۆژە ملیۆنێک و 300 ملیارێک و 300 ملیۆن دۆلار زیاتر داهاتی ئەم هەرێمی کوردستانە بووە بەشی دوو موچە بۆ خەڵک بێ موچەیە بۆ میزانێ نییە بۆ داهات ناشەفافە بۆ هەموو جیا کرێ لە خەڵک گومرجەکان بۆ توێشی حکومەت بگرن بێن ئەلێرە محاسبە بکرێ لەسەر ئەو هەموو گەندەڵەیە کاکرێ حکومەت بەرپرسە لە گیرفانی خاڵی خەڵک معقولە کورد هاوارەکە موچە خۆڕەڵێ خۆزگە سەگ بوومایە معقولە کورد هاوار بکە بڵێ خۆزگە کورد نەبوومایە قەرەج بوومە. کاک ڕێبواردێ بەڕێز سەرۆکیمان ئێمە وەکو فراکسیۆنی پارتی پێداگیرین لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووتریکان ئەو پرسە چارەسەرکە لە هەمان کاتدا کەس لە خۆمان بە دڵسۆزتر نازانین فراکسیۆنی یەکێتی کە حیزبەکەی لە دەسەڵاتە ئێستا ئێ مزایدە لەسەر ئێمە بکە ئێمە داواکەن شاندەی کە چوو بۆ عێراق بێ لێرە ڕوونکردنەوە دەکە ئایا هۆکاری دواکەوتنی موچە چییە و هەمومان حەقە بداوە بکەن 320 میلیارد دینارەکە بێتەوە هەرێمی کوردستان وای حکومەت بتوانێت موچە. ڕووپاک خان ناوت نووسیوە ناو بنەوەی پەرلەمان بکرێ کە بابەتێک لە بابەتەکان پرسی موچە دەبێ بابەتی سەرەکی دەبێ پرسی موچەی فەرمانبەران بێ ئەگەر نا ئێمە دەکەین وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکانی بەغدا بێتە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان و ڕاستی و دروستی هەموو بابەتەکان بۆ خەڵکی کوردستان ڕوون بکەنەوە. زۆر سپاس. کاک دکتۆر محیدین فەرموو کاک دکتۆر محیدین فەرموو.
بەڕێزان ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان جێگایەکی زۆر پیرۆز وڵاتەیە مەڕجعی سیاسی و یاسایی ئەم وڵاتەیە بۆیە ئەم پەرلەمانە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تەحکومی پێکات ئەم پەرلەمانە ئەم فەوزایەی کە خەڵکێک دروستەکات تەحکومی پێ ناکات بۆیە ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هاوڕێ لە جێ خۆت ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان داواتان لێ یەکەین بەڕێزان هەر کەس لەگەڵ ئەوەیە دانیشتنێکی پەرلەمان لەسەر بابەتی موچۆ مفاوەزات لەگەڵ عێراق بە ئامادەبوونی دانوستانکار بخرێتە دەگەڵان با دەست بەرزکاتەوە دەبوو حکوومەت پێتەیەرە ئەمانەگەڕێتەوە دانیشتنێکی پەرلەمان لەسەر موچۆ مفاوەزات لەگەڵ عێراق بە ئامادەبوونی ئەو شاندی دانوستانکارەی کە چۆتە بەغدا ئەبێت پەرلەمان باسی ژیانی خەڵک بکە بەڵێ بەڕێزانان ئامادەبووان دانیشتێکی تایبەت بە ئامادەبوونی شاندی حکومەت و دانیشتەکەمان کۆتایی پێهێنین